وێنەکە با بڵین وێنەی ئاسمانە ئەگەر بتوانیت زەویشی لەگەڵات تێکەڵکەی شتێکی جوانتر دەرەچێت پێوترێ وەکو هێشوەترەیەک ئاستێرەکان خۆیان نەخشاندووە لە ئاسمانە ئەو ڕێگەکەش بابەتێک زۆر کەم کەس ئیشی لەسەر کردبوو باسی شعر خوێندنەوە دەکە لە حوزرەکان کاتی خۆی کە ئەو شاعرە گەورانەی میلەتەکەمان هەموو لەو حوزرانە فێرە خوێندن و نووسین و دنیای ئاشنای دنیای شعر بوونە پێم باش بوو ئیشی لەسەر بکەم هەر وەکو ئەو سیمینار و ئەو کۆڕانەی ئێستاە بەس بە شێوەی زۆر زۆر سادەتر هەوڵم داوە بە خەیاڵی خۆم بابەتەکە کۆپینە هەمووی بە خەیاڵی خۆم فیگەردان بشتووە لانزامداوە کاری لێ بدرێت پارچە میوزیکە ئیدانەری گەورەی پۆڵەنی فرێدریک شۆپانە ناوی بەلادی یەکێکە لە بەهێزترین شاکارەکانی فرێدریک شۆپانە لە بەهێزترینیانە کە من توانیم ئەمە عەزف بکەم کە ماوەی نزیکی دەمانگە من خەریکی ئەم پارچەیەم هەتاوەکو خۆم بۆم حازر کرد و هەتاوەکو توانیم بەشداری بکەم لە دەستگای ڕوانگەیە کەمە یەکەمین ساڵمە بەشداریەکەم لە خەڵاتەکانی ڕوانگەیە بەڕاستی هەستێکی خۆشم هەبوو کاتێک کە لایمیە خوێندەوە بۆ کە خەڵات یەکەم دەدەن بە من هەستێکی خۆشمە بۆ هەستنی ئەوە بوو کە ئەو ماندووبوونی کە کردومە زانیم کە شتێک وەردەگرمەوە لە بەرامبەرەکەی لە کاتی دروستکردنی چەندانەیەکان هێشتا بارودی تێدا مابوو کە تۆ لەحیمی دەکەی لەحیم بەخۆی ئاگرە بە ئاگر دەیتوێنیتەوە هەندێکی ویستی و بۆ تۆزێک بارودی دامابوو خەریک بۆ بتەقێتەوە لە ڕێگەی کورتە شیرۆکەوە دوور و داوام باس کردووە لە ڕێگەی هەردووچانەوە ئەمێ ئەوە بگەێنم کە ئافرەتی کورد پێویستە بۆ هیچ بربەستێنەوەسێت هەرێ بەردەوام بێت ئەگەر خەونێک ئەگەر ئامانجێکی هەوێ بەردەوام بێت لەسەر ئەو ئامانجەی ئەو خەونی چکە ئەگەر بەردەوام بێت دڵنیا بێتوانێت بربەستەکانی شتێک پەڕێنێت و بە خۆنەکانیشی بێت کاتێک کە ناویان خوێنمەوە کە پلەیەکەم بەدەستێنە هەستێکی زۆر خۆشم هەبوو زانیم کە ئەو ماندیبوونەی کردومە بەزایە نەچوە دوای ئەوەی خەڵاتەکەم بەدەستێنە لە دەستگای ڕوانگە خەڵاتی ڕێزێنام لە UKH بەدەستێنە و بۆ من شتێکی گەورە بوو چاوەڕوان نەکرا بوو بتاکید هەستێکی خۆشمان هەبوو کە ئەو ماندووبوونەی کە کردومانەوە بە شێوەیەک خەڵات کراوە و کە ڕێز لێنراوە بتاکید هەدەفی زیاتریشمان هەیە بۆ شتی گەورەتریش